بەناوی خۆی گەورە و مێهرەبان کوردستانیانی خۆشەویست، داواتان لێ دەکەم مەترسی پەتای ئەم ڤایرۆسە زۆر بە جددی وەربگرن بۆ ئەوەی ژیانی خۆتان و ئازیزەکانتان و هەموو خەڵکی کوردستان سەلامەت بێت. داواکارم لێتان کە پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ بن. ئەو بەڕێزانە لە پزیشک و فەرمانبەر و پۆلیس و ئاسایش و هەموو ئەوانەی لە خەتی پێشەوان و خزمەت دەکەن بۆ ئەوەی ئێوە سەلامەت بن، داواکارم لێتان ئێوە شاوکاریان بکەن. حکوومەتی هەرێم چەندین ڕێکاری گرتووتە بەر لە خاڵە سنووریەکان و لە ناو خودی کوردستانیش بۆ ئەوەی ئێوە زیاتر پارێزراو بن. قەدەغەی هاتوچۆ تا 1/4 درێژکراوەتەوە. داواکارم لێتان لە ماڵەکانتان بمێننەوە و پەیوەندیەکانتان سنووردار بکەن. تکاتان لێ دەکەم سەرپێچی ئەو ڕێنمایانە نەکەن، چونکە نەک تەنیا ژیانی خۆتان، ژیانی هەموو ئازیزان و خەڵکی کوردستانیش دەخەنە مەترسیەوە. هیوادارم بەیەکەوە بتوانین ڕوبەڕووی ئەم پەتایە بوەستینەوە و نەیەڵێن بڵاو ببێتەوە. هاوکاری ئێوە و پشتیوانی ئێوە دەتوانێت ڕێگە لە بڵاوبوونەوەی ئەم پەتایە بگرێت. پشت بەخوا و هەمومان بەیەکەوە دەتوانین ڕوبەڕووی ئەم پەتایە ببینەوە. هیوادارم هەمووتان سەلامەت بن و کوردستانیش سەلامەت بێت.